نامۆ یەکەمین فیلمی درێژی دەرهێنەر نادر سعیوەرە کە باس لە کێشەیەکی لە میژینە دەکات کە چۆن دەسەڵات لە ڕێی دروستکردنی کێشەوە لە نێوان نەتەوەکاندا ترس و دڵاڕاکێ دروست دەکا و لەو ڕێوە درێژە بە دەسەڵات و بەرژەوەندیەکانی خۆی دەدات. گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دەرهێنەری فیلمی نامۆدا. نامۆ فیلمی از نادر سعیور. این دو روزه تو شهر شما آشنا پیدا کرده چه پیشی بابای شما رو در آورده. تهیه کننده مستانه مهاجر. برگزیده 70مین جشنواره برلین. برگزیده 66مین جشنواره تاورمینای ایتالیا. برگزیده 44مین جشنواره فیلم هنگ کنگ. برگزیده جشنواره 2 سالانه فرانکفورت. برگزیده 10مین جشنواره جنایت و مکافات استانبول. برنده بهترین بازیگری مرد از جشنواره تاورمینای ایتالیا. برنده بهترین بازیگر مرد از جشنواره هنگ کنگ و برنده جایزه بهترین فیلم از 10مین جشنواره جنایت و مکافات استانبول. نامۆ. چەمکی نامۆ بوون. ئەم چەمکە بۆچی تا ئێستا لە سیستمە کۆمەڵایەتیەکاندا زاڵە؟ سڵاو، من نادری سایوەرم، نووسەر و دەرهێنەری فیلمی نامۆ. زۆر دڵخۆشم کە فیلمەکە لە هۆڵەکانی سینەمای کوردستان نمایی شەکرێ. 1-2 ساڵ لە چاوەڕوانی ئەم چرکە ساتەیە بووم بەڕاستی. لەو بڕواایە بووم کە بینەری ڕاستەقینەی فیلمەکە لە کوردستان و هەروە ئازەربایجانە. لەبەر ئەوە سوپاسی هەموو لایناناکەم کە هاوکاریان کردوم بۆ ئەم کارە زۆر سوپاسیانەکەم. لە وەڵامی پرسیاریەکەم تا پێویستەوە بڵێم کە حکوومەتێکی تۆتالیتاری هەمیشە ترسی هەیە لە یەک هەڵوێسی نەتەوەکان و هەروەها یەک هەڵوێسی خەڵکی لەو بڕواایە کە خەڵکی لە ڕێی ئەو یەک هەڵوێستیەوە پەی بە زۆڵم و هەروەها ستەمی ئەو ڕژێمانە بن. ئەوەش سەرنجام دەسەڵاتێکی زیاتریان پێبەخشێ. ئەو جۆرە حکوومەتانە کار لەسەر ناکۆکیەکانەکەن بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانیان نەکەن. هەروەها لاریشیان لەوە نییە و ناکۆکیانە ڕوبە ڕووبوونەوەیان لێ بکوێتەوە. کاتێکی شەم ناکۆکیانە پەراسێنن تاکەکان دووچاری نامۆبوون ئەبن، ناچارە بن لە ژینگەکەی خۆیان دوور بکەونەوە بە تەواوەتی. کاتێک هاوڵاتیەکی کوردستان بەجێ هێڵێ و بەرەو ناوچەیەکی ترەچێ، هۆکارەکەی ئەوەیە کە ناکۆکیەکان قوڵ بوونەتەوە. لە میدیا و ڕای گشتیە قسە لەسەر و ناکۆکیانە ئەکرێ. جگە لەوەش سیمایەکی ڕووناکبیرانەش بەم جۆرە ناکۆکیانە بەخشرێ لە سۆنگەی پاراستنی ناسنامە و فەرهەنگ و هەروەها فۆلکلۆری تایبەت بە ناوچەکەوە. کاتێک ئەم ناکۆکیانە تا و ئاستا فراوان ئەبێ، مرۆڤەکان دووچاری نامۆبوونە بن لە وڵاتەکە. بە بۆچوونی من پێویستە هەنێ جار ئێمە زۆر هۆشیارانە مامەڵە بکەین بە بیانووی داکۆکیکردن لە فەرهەنگ و هەروەها فۆلکلۆری ناوچەکەی خۆمان. مرۆڤ بوونی کەسەکان نەخەینە ژێر پرسیارەوە. ئەم فیلمە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەستە بەم بابەتەوە. پێتان وایە ژانری فیلمی نامۆ هەڵبژاردەیەکی گونجاو بێت بۆ بینەر؟ لە وەڵامی پرسیاری دووەم تا کاتێک سەبارەت بە بینەرە دوێی، لە ڕاستیە لەم وڵاتەی منە کەمێک سەختە کە بزانی سەبارەت بە چ شتێ دوێی. لەبەرەوەی چەمکی وەرگر بە لای منەوە چەمکێکی ناڕوونە و هەروەها تێگەیشتنی کەمێک سەختە. لەبەرەوەی سەلیقەی زۆر جیاواز لە وشەی بینەرە هەیە. خۆشبەختانە سینەماش هونەرێکە ژانری زۆر جیاوازی تێدایە. بە جۆرێک بۆ هەر جۆرە بینەرێک ئەشێ جۆرێک فیلم بەرهەم بهێنرێ. فیلمەکەی منیش هاوشێوەی هەموو ئەو فیلمانەی تر کە لە جیانە بەرهەمە هێنرێ. ناتوانرێ ئیدیعایەوە بکە کە سەرجەم بینەران بەلای خۆیان ڕاکێشێ و هاوسۆزی لەگەڵاکەن. هەرچۆنێ بێ فیلمەکەی ئێمەش بە جۆرێک وەرگر دروست کراوە. بۆ نمونە فیلمێکی ئاکشنی ئەمریکی بۆ بینەرێکی تایبەت بەو جۆرە فیلمانە بەرهەمە هێنرێ. لە ڕووی فۆرمیشەوە هەوڵمانیاوە کە ئەو بینەرەی کە خوازیاری ئەم جۆرەیە لە سینەمایە کە دەرفەتی چێژوەرگرتن لە چیرۆکی فیلمەکەی بۆ بڕەخسێنێ. ئەم جۆرە فیلمە بەشداریکردنی بینەر پەسەند نەکە.
هاوکات هانیشی ئەیە ئێمە هەوڵمان ناوە فۆرمێکی گونجاو بۆ ئەم جۆرە فیلمە هەڵبژێرین زیاد لە پێویست کەتمان بەکار نەهێناوە لەم فیلمانەیە تاوەکو بینەر بە شێوەیەک لە شێوەکان هەراسان نەبێت نەوەک بینەر سەرنجی بەلای کەتەکانە بڕوە واتە هەستی پەرت نەبێت تا ئەو شوێنەی کە پێویست نەبووە کەتمان بەکار نەهێناوە شوێنی کامێراکەشمان نەگۆڕیوە تا بینەر سەرنجی بەلای پشتی کامێرا و گۆشەی بینینی کامێرەکان نەڕوە پاشان هەوڵمانیاوە چەند بتوانن بۆ بیرکردنەوە و ڕاکێشانی بینەر بۆ ناو کۆشکی فیلمەکە و دروستکردنی بربەست هەوڵمان ناوە هەموو ئەمانە لە فۆرمی فیلمەکە دوورخێنەوە چەندیش لەو کارەیە سەرکەوتوو بووم پێویستە و پرسیارە لە بینەری فیلمەکە بکرێ من هەوڵی خۆمم ماوە کە فیلمەکە فۆرمی گونجاوی خۆی تایبەت بە بینەری گونجاوی خۆی هەبێت ستاف و بەشداربوانی ئەم بەرهەمە بۆ خۆی تێکەڵەیەکی فرێنەتەوەین چۆن ئاوها کۆبوونەوە لە وەڵامی پرسیاری سێم تا پێویستە ئاماژە بۆ بکەم کە تا ئێستا هیچ کێشەیەکمان لەگەڵ کورد و هەروەها هیچ نەتەوەیەکی تران نەبووە لانی کەم سەبارەت بە خۆم هیچ کێشەیەکم نەبووە لەو سۆنگەیەوە کە زمانی هاوبەشی ئێمە زمانی سینەما و هونەرە ئەو هاوڕێیانەی کارمان لەگەڵا کردوون بە زمانی هاوبەشی یەکتر دواوین هەر بۆیە هەمیشە لە فیلمەکانی منە یاخود لەو پرۆژانەیە کە بەشداریم تیا کردووە نەتەوە و نەژادی ئەو کەسانەی کە لە پرۆژەکە بوون ڕەنگە دوایین بژاردەی ئێمە بوو بێ هیچ بایەخێکی ئۆتۆمان پێنەیەوە بەڵکو ئاسی خوێنەواری سینەمایی و ئاسی نزیکی ئەو کەسانە کە لە فیلمەکە و بابەتی فیلمەکە و پشتی کامێرا بەلای منەوە بایەخێکی زۆرتری هەبوو لە فیلمی نامۆشە بە هەمان شێوە لە هەڵبژاردننی کەسەکانە هیچ کاتێک نەژاد و نەتەوەم نەکردووەتە پێوەەر بەڵکو شارەزایی ئەو کەسانە لە تەکنیکی سینەما پێوەەر بووە و ئەو هوەرەی کە بە ئەنجامی ئەگەێنن بایەخێکی زۆر زیاتری هەبوو بەڵام لە فیلمی نامۆیە کە بە شێوەیەکی تایبەت ئاماژە بە دابوونەریتی چەند نەتەوەیەکی جیای ئێرانەکەین بە تایبەت لە بواری نواندنە تا ناچار بووم کە کەسانێک هەڵبژێرم کە شارەزاییەکی زیاتریان دەربارەی دابوونەریتی کارکتەری سەرەکی فیلمەکە و هەروەها ئەو ڕۆڵەی کە ئەیگەڕێت هەبێت بەختیاریش کەسێکە ئێمە بەختەوەر بووین بەوەی زانیاریەکی باشی سەبارەت بە دابوونەریتی فۆلکلۆری کوردی هەیە زمانی کوردی بە باشی ئەزانێ و تەنانەت ناتوانێت قسەکردنی بەزاراوە جیاکانی زمانی کوردیشەیە لاما کاتیشا ڕوخسارێکی زۆر جیاوازیش بۆ بەرجەستەکردنی ڕۆڵی بەختیار هەبوو کە فیلمەکەش هەر بە ناوی خۆیەوەیەتی فیلمسازی لەم دەڤەرەی ئێمەدا هێندەی جەنگێک سەختە جا ئەگەر ناوەڕۆکەکەشی ڕەهەندێکی ڕەخنەگرانی هەبێت ئایا بۆ ئێوە چەند سەخت بوو؟ لە ڕاستیە بارودۆخی وڵاتەکەی ئێمە بە جۆرێکە ئەگەر بمانەوێت کارێک بە ئەنجام بگەینین دوجار ڕوبەڕووی کێشە و ئاستەنگە بینەوە لە کاری فیلمسازیشا ڕەنگە ئەوە بە مێشکمان نابێ کە کێشە و ئاستەنگیەکان زۆر زیاترن ڕاستەکەی ئێمەش کە شارەزاییکی ئەو تۆمان لە بوارەکانی ترانیە ڕەنگە لانی کەم سەبارەت بە خودی خۆم چێژ لە کاری فیلمسازیە زۆر زیاتر ئەبینم بۆیە هەمیشە ئەو کێشە و ئاستەنگیانە کەمتر ڕنگدانەوەیە بێت لە سەرمان کاتێک فیلمەکە تەواو بێ و لەسەر شاشەی سینەماکە نەیبینم لە ڕاستیە هەموو ئەو کێشە و ئاستەنگیانە لە مێشکتا بە تەواوەتی ئەسڕێتەوە وەک ئەوەی هەر بەو سەختی و ئاسەنگیانەشە تێنەپەڕیبێتم سەبارەت بە فیلمی نامۆش هەر لە سەرەتاوە ئەو سیناریۆی کە ئێمە خوازیاری بووین کاری لەسەر بکەین درکمان بەوە کرد کە ئەمانەوێت چ کارێک بکەین لە پەیکەربەندی سینەمایی ئەمڕۆ ئێرانە کەمێک زەحمەت بوو ڕوبەڕووی کێشە ئەبوونەوە بەڵام بەرهێنەری فیلمەکە هەوڵی تەواوی خۆیە توانی بۆ ئەو سیناریۆیی کە بۆ فیلمەکە نووسیمانە مۆڵەتی کارکردن وەربگرێ لەو ڕۆوە من زۆر سوپاس و
سوپاسی خاتوو مەستانە مجاهیرەکەم بە مۆڵەتی کارکردنەوە فیلمەکەمان دەست پێ کرد و بودجەیەکی کەممان بەدەستەوە بوو. ئەوە یەکەم فیلمی من بوو. سەرەتا متمانەیەکی ئەو تۆ لە نێوانمانان نەبوو، مافی خۆشی بوو لەبەرەوەی من لای ئەو بەباشی نەناسرا بووم، تەنیا چەند جارێک لەگەڵ بەرهێنەری فیلمەکە دانیشت بوو. ئەوە بوو کە متمانەی خۆی بە تەواوەتی پێبەخشیم. بە بودجەیەکی کەم کارەکەمان دەست پێ کرد، بەڵام لەو سۆنگەیەوە کە دەستەی بەرهەمهێنانی فیلمەکە زۆربیان هاوڕێم بوون، زۆربیان بێ بەرامبەر کاریان لەگەڵ کردم و هاوکاریان کردم کە ئەم فیلمە بەرهەم بهێنرێ. هەر بۆیە لەگەڵ هەمووم سەختیانە هیچ ئاستەنگێک لەم فیلمەیە بۆ من دروست نەبوو. ڕەنگە سەرکەوتنی فیلمەکە هۆکار بێ بۆ ئەوەی هەموو ئەو ئاسەنگیانە لە مێشکمە بە تەواوەتی بسڕێتەوە، ئاسەنگیەکان بگۆڕێ بۆ چێژەی کە ئێسا فیلمەکە لەسەر شاشە ئەی بین و هەستی پێەکەم. فیلمی نامۆ ئەکرێت لە خانەی سینەمای کوردیدا هەژمار بکرێت؟ لە وەڵامی پرسیارەکەتە پێویستاوە بڵێم کە من هیچ بیرۆکێکم سەبارەت بە تایبەتمەندیەکانی فیلمی تورکی یان فیلمی کوردی نییە تا بتوانم ئەو وەڵامەت بەمەوە کە فیلمی نامۆ فیلمێکی کوردی یان نییە. لەبەر ئەوەی ئێستا ئەم پرسیارە لە ئازەربایجانی ئێرانیش زۆر ئەکرێ، وەکە زانی ئێستا سینەمای تایبەت بە ئازەربایجان چالاک بووە، هەر بە تەنیا لە خودی ئازەربایجان نییە کە فیلم بە زمانی تورکی بەرهەمەهێرێ. ئەو فیلمانەش لەسەر ئاستی ئێران بە تەواوەتی نمایشەکرێن، بەڵکو تەنانەت ئەو فیلمانەش لە شاری تاران و لە چوارچەوەی فیلمە ئێرانیەکانە بەرهەمەهێرێ. ئەگەر چیرۆکەکەی پەیوەست بێ بە کەسێکی تورکەوە یاخۆت ڕەنگە لە سۆنگەی ویستی دەرهێنەری فیلمەکەەوە بە زمانی تورکی بەرهەم بهێنرێ. چەندین فیلمی دیار هەن کە لە سینەمای ئێرانە لەم چەند ساڵەی دواییە بە زمانی تورکی بەرهەم هێنراون، بە شێوەیەکی فراوان لە هۆڵەکانی سینەمای ئێران بە ژێرنووسی فارسی نمایش کراون. ئەگەر تەنیا زمان پێوەەر بێ یاخود لۆکیشنی فیلمەکە پێوەەر بێ یاخود ئەو فاکتەرانەی کە پێویستن لە فیلمەکەەوە، نازانم پێوەری ئێوە بۆ فیلمێکی تورکی یان فیلمێکی کوردی چییە، بەڵام ئەگەر مەبەسی ئێوە ئاماژەکردن بە دابوونەریتی تایبەت بە نەتەوەیەک بێ، ڕەنگە ئەو تایبەتمەندیانە لە نەتەوەیەکی ترە دووبارە نەبوو بێتەوە. بە بۆچوونی من نەخێر، فیلمی نامۆ فیلمێکی کوردی نییە، بەڵکو فیلمێکی ئێرانیە. لەو سۆنگەیەوە کە باس لە کێشەیەکەکە کە لەسەر ئاسەری ئێرانە ئەو کێشەیە بوونی هەیە. فیلمە کوردیەکان بە بۆچوونی من فیلمێکی دۆکیۆمنتاری باشن. ئەم فیلمانەم لەم چەند ساڵەی دواییە لە فێستیڤاڵەکانی فیلمە بینیوە کە پەیوەسن بە دابوونەریتی تایبەت بە کوردستان. زمانەکەی نامۆ زمانێکی جیانیە، بەڵام زیاتر ئێرانیە. لە نێو مرۆڤەکانە ئەشێ لە نێوان هەموو نەتەوەکانە هەبێ. لێرە لە نێوان کورد و تورکا هەیە، ڕەنگە لە نێوان بەلوچ و فارسیشا لە پارێزگای سیستان و بەلوچستان هەبێ، یاخۆت لە ئاهواز لە نێوان عەرەب و فارسا هەبێ. ئەشێ لە نێوان هەر نەتەوەیەک و نەتەوەیەکی تری ناو ئێرانە ئەوە ڕووبە. دەرەنجام لە نامۆدا چۆن بوو و هەنگاوی داهاتووتان بۆ کوێیە؟ فیلمی نامۆ بۆ یەکەمین جار لە هەفتایەمین خولی فێستیڤاڵی بەرلین نمایش کرا. دوای فێستیڤاڵی بەرلینیش نزیکەی 30 تاوەکو 40 فێستیڤاڵی تر داوای فیلمەکەیان کرد، بەڵام لە بەدبەختی ئەمە پەتای کۆرۆنا سەری هەڵا و زۆربەی فێستیڤاڵەکان ڕاگیران، هەروەها هەندێکیشیان بە شێوازی ئۆنلاین ساز کران. ئێمەش بەشداریمان تیا کردن. فێستیڤاڵەکان وەکو هۆنگ کۆنگ کە تایە فیلمەکە خەڵاتی باشترین نواندنی پێبەخشرا، هەروەها فێستیڤاڵی تارمینای ئیتالیا کە لەوێش خەڵاتی باشترین نواندنی پێبەخشرا، لە فێستیڤاڵی تاوان و سزا ئیستانبول خەڵاتی باشترین فیلمی پێبەخشرا، هەروەها خەڵاتی فێستیڤاڵی بەیجینی پێبەخشرا وەکو باشترین بەهرەی نوێ. لە چەندین
فیستیڤاڵی تریشا بەشداری کردووە لەوانە فیستیڤاڵی فیلمی دۆکە کە خەڵاتی باشترین فیلمی بەشی فیلمە نێودەوڵەتیەکانی پێبەخشرا. تەنیا من ئەتوانم بڵێم ئێستا ئەمانم لە بیرە لە چەندین فیستیڤاڵی تریشا بەشداری کردووە. ئێساش فیلمی نامۆ گەشتی فیستیڤالەکانی تێپەڕانەوە. بە دووری ئەزانم لە هیچ فیستیڤالێکی ترا بەشداری بکە. پێم وایە کە کۆمپانیای دابشکەری فیلمەکە بیر لەوە کاتەوە فیلمەکە بە پلاتفۆرمەکانی فیلم لەبەرەوەی فیلمی نامۆ لە ڕووی ئەو ژارە تایبەتەوە کە هەیەی خۆتان باشترەوە ئەزانن کە لە وەڵەکانی سینەما ڕەنگە نمایشکردنی ئاسان نەبێ بەو شێوەیە مەگەر لەو هۆڵانی سینەمایە کە تایبەتمەندی هوەری و ڕۆشنبیریان هەیە کە ئەوەش لە زۆربەی وڵاتانە هەیە. لە داهاتووشە سەبارەت بە نمایشکردنی لە وەڵەکانی سینەما و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و پلاتفۆرمەکانە لەلایەن دابشکەری فیلمەکەەوە بەرنامە ڕێژی بۆ کراوە. منیش سوپاسیەوە کەم ئەرکتان کێشە سوپاسی هەموو ئەو کەسانەشەکەم کە کاراسانیان کردووە کە فیلمەکە لە کوردستان نمایش بکرێت. سوپاستانەکەم.